تەبای و یەک ڕێزی حقیقەت هەیە لە نێوان هەمومان. ئێمە وەکو عەشیرەت و سوورچی پێمان خۆشە هەمیشە کورد یەک بی و هەمیشە تەبای لێ نێوانمانەبی یەک ڕێزی هەبی چونکە بوونی کورد بە یەک ڕێزی و بە تەباییە بە یەکگرتنە بەبێ یەکگرتن یەکدی بەبێ تەعاون دەگە یەکدی بەبێ ئەوەی ئێمە حساب بۆ یەکتر نەکەین ناگەین هیچ ئامانجێک. کوردش وەکو ملەتانی دنیا هەوڕۆ ئامانجێکی هەیە ئەو ئامانجەش چەندەها ساڵە کە دژمنانی کوردویان لێ نەکردیەکە ئەو ئامانجە بەتزێ بەس هەوڕۆ لە سای ئەوڕۆ لە سای ملەتی کورد و لە سای هەموو سەرکردایەتی کورد و لە سای ئەو خەرکەی کە دسۆزەی کە ئێستات لە پاش ڕاپەڕین بە تایبەتی بەحقەت هەوڕۆ ڕۆژێک دروست بووە ئینشاءالله ئێمە ئومێدەوارین ڕۆژێکی زۆر ڕۆناک و نێزیک ئینشاءالله بێتە دە پێش ملەتی کورد و ئامانجی ئێمەش هەمووی بە حقیقەت ملەتی کورد سربەخۆیە ئێمەش پێمان خۆش وەکو ملەتەکانی جیهان و دەوروبەرش ئێمە حقوقی خۆمانەبی مافی خۆمانەبی لەگەر یەکتر بێکەوە لەگە جیرانەکانش بێکەوە یەک بین و من لێرەوە بە ناوی هەموو سوورچیان بە ناوی لوزنەی فستیڤالی عەشیرەتی سوورچی پێکەوە داوا لە هەموو لایەنە سیاسەکانەکەین کە یەک بن یەک ڕێز بن هەوڕۆ ئێمە ئەگەر ئامانجی ئێمە سەرەکی ئەوەیە کە ئێمە هەمومان یەک ڕێزی کۆمان بکاتەوە یعنی پەرت و ڕازات یعنی هەرچەندە ئێمە بەگە جوایزبین لێکدی و ئەفکار و ئایدۆلۆژیاتیانمان لێکدی جوایزبی ناگەینە ئامانج بەس ئینشاءالله ئومێدوارین ئومێدمان هەیە کە ئەو جارە ئینشاءالله لە ئایندەی زۆر نێزیکدا هیچ ناکۆچێک لێ ناو هیچ لایەنێکی سیاسی لە ناو هیچ عەشیرەتێک و ناوخەکانی کورد نەبی و ئومێدوار ئینشاءالله زۆر سوپاسدانەکەین بۆ ئەو ئامادە حەزەکەم هەموو کەسێک ئەوەی بزانی ئێستا هەوڕۆ لەسەر تاسەری کوردستان چ لە دێر زەمانەوە چ ئێستا عەشیرەت پێگەیەکی زۆر گەورە هەیە عەشیرەت هەمیشە جار بەجار عەشیرەت ڕەنگە لاواز ببی و تێ ئەوە بی بەرام عەشیرەت قەت تێک ناچی عەشیرەت قەت ناڕوخێت لەبەر ئەوە ئێستا بڕۆ لە ناو هەموو حتا لایەنە سیاسیەکان زۆربەی سەرکردەکانی کوردش هەمووی لە زۆربەی لە عەشایر و لە بنەماڵی عەشایر پێکاتینە نایت عەشیرەت زۆر مهمە ئێمە پێمان باشە وەکو عەشیرەت حتا عەشایرش لە نێوان خۆماندا یەکڕێزی و تەبایی هەبی برایەتی هەبی هاتووێ یەکتر بکەین علاقاتمان لەگەر یەکتردابی یعنی لەگەر یەکتی لە ڕووی کۆمەلایەتیەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی دینیەوە چونکە عەشیرەت شتێکی تایبەتە بە حقیقەت هەندێک بێ عەشیرەت نابی هیچ ملەتێک بەبێ عەشیرەت ناکرێت بە حقیقەت عەشیرەت حسابێکی تایبەتی هەیە ئەبێ ڕێز لە عەشایر بگیرێ ئەبێ ئێتیمان بە عەشایر بدرێت چونکە هەموو ڕۆڵەکان هەوڕۆ بێەوە سەرەکی دێتۆ ناو عەشیرەت لەبەر ئەوە پێمان خۆشە یەک ڕێزی هەبی یەک تەبایی هەبی تەعاونش هەبی لە نێوان عەشایر و نانسیەکان ئەوەی ئێستا ئەمە بیکەین بۆ خۆمان دەکەین دیگەشتی لەبەر ئەوە داوا دەکەم ئینشاءالله هیچ ناکۆچێک دروست نابی لە ناوماندا ئێمە حقیقەت ئێمە زۆر دژی ئەو بەردەمانانەین چونکە ئێمە هەوڕۆ هەر درۆپە خوێنێکی گەنجێکی کورد بەنسبەت ئێمە بە هەموو دنیا نادێت ئەمەش وەکو ملەتانین بۆ بەردەمان بکرین لەسەر خاچی خۆینە ئێمە نەچوینە ناو خاچی کەس دیگەش هیچ خاچی کەسمان داگیر نەکردیە یعنی پێمان باشە تورکیا ئیرانە هەر دەوڵەتەکە جیرانە دەوروبەری ئێمەیە ڕێز لە سەروەری ئەو خاکە بگرن ڕێز لە سەروەری کوردستانی بگرن ڕێز لە خەلکی کوردستان بگرن یعنی ئێمە پێمان خۆشە بە قسەی خۆش بە دیالۆگ بە تەفاهم لەگەر یەکتر ئامانجی دەگە یەک دابین بەرام ناکری هەموو ڕۆژێ بەردەمان باوکان ئێمە دژی ئەوە